لەگەڵ جێبەجێکردنی پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی هاوڵاتیانی هەڵەبجەش داوا دەکەن پرۆژەی پردی تووەقوت و تەنگی سەی محەممەد کارد و پردەکە دەکەوتنە سەر ڕووباری سیروان جێبەجێ بکرێت. دروستکردنی پردی تووەقوت لەگەڵ 100 مەتری سلێمانی بڕیاری بۆ دەرچووە. لە ساڵی 2008ەوە 3 جار بڕیاری دروستکردنی پردەکە لەلایەن حکوومەتەوە دەرچووە و تا ئێستا دەست بە دروستکردنی نەکراوە. ئەمە لە کاتێکدایە تێچووی پردەکە تەنیا 8 ملیۆن دۆلارە. پارێزگای هەڵەبجە بە ئیدارەی گەرمیانەوە دەبەستێتەوە و شارەکە لە بنبەستی ڕزگار دەکات. جا بۆ هەم پردی تۆقوت هەم تەنگی سەی محەممە و دەرچووە، بەڵام بەداخەوە بە دوواداچوون ئەتوانم بڵێم زۆر لاواز بووە، بە تایبەتی ئەوەی تەنگی سەی محەممە و کە دەست بەکاریش بوون کۆمپانیاکە ئیشی تیا کردووە و ئەوەی کە ئێمە بیستمانە سولفەشی وەرگرتووە لەسەر پرۆژەکە و مەلەفی لە دادگا بۆ کراوەتەوە لە ساڵی 2010 کە کۆمەڵێک ئیشی تیاکراوە و پردی تۆقوتیش بە هەماشیەوە لە پێش بە پارێزگابوونی هەڵەبجە کە بودجەیەکی زۆر هەبووە، ئەویش ئەمەلیەی حتا تەندەرینی بۆ کراوە لە وەزارەتی ئاوەدانکردنەوە و ڕێگاوبان و ئەم بابەتانە. ئێستش کە ئێمە بووینەتە پارێزگا ڕاستی بە دوواداچوونی زۆرمان کردووە و زۆر داوامان کردووە، بەڵام زۆربەی کات بە بیانووی قەیرانی دارایی و بە نەبوونی سیولەوە نەبوونی نەختینە و ڕاوەسانی پرۆژە کۆنەکان و ئەمانە هەموو جارێک گەشتوونەتە ئەو حاڵەتەی کە پرۆژەکە نەکەوتوتە بواری جێبەجێکردن. ئێستا خۆشبەختانە ئەوەی کە ئێمەیان ئاگدار کردووە کە بۆ ساڵی 2020 تەمویلی پرۆژەکە ئەکرێ. چالاکێکی ڕێکخراوە مەدەنیەکانی هەڵەبجە دەڵێت هەڵەبجە لە گشت سێکتەرەکانەوە پشتگوێ خراوە. بەرپرسانی ئیداری شارەکەش بە دوواداچوون بۆ پرۆژەکانی شارەکە ناکەن. بەداخەوە لە پرۆژەکانی هەڵەبجەشکی ئێمە ئەمانەوە قسەی لەسەر بکەین کۆی ئەو پرۆژانەی کە بۆ هەڵەبجە بڕیاری لێدراوە ئەتوانم بڵێم لە 180یان بەجێهێڕاوی ماون. نمونەیەنمەوە لەسەر پردی تۆقوت و تەنگی سەی محەممەد، ئەمە چەندین جار پرۆژەی کولفەی بۆ دەرچووە، بەڵام هەر ناچێتە بواری جێبەجێکردن. بەداخەوە قەرار بوو لەگەڵ پرۆژەی 100 مەتری سلێمانی جێبەجێ بکرێت، نەکراوە. هەڵەبجە قەرار بوو 30 مەتری بۆ بکرێت، پاشان 60 مەتری، بەداخەوە ئەمە هیچی جێبەجێ نەکراوە. لە دوای دەستکردن بە پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی هاوڵاتیان و چالاکانی مەدەنی پارێزگاکە کەمپینێکیان بۆ جێبەجێکردنی پرۆژەی پردی تووەقوت دەست پێ کردووە. بەپێی بە دوواداچوونێکی پەیام لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر لە 200 پرۆژە بڕیاری دروستکردنیانەیە تا ئێستا جێبەجێ نەکراون. پرۆژەژەیە زیاتر لە 10 ساڵی پێدەچێت تا تەواو دەکرێت. نمونەی نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی کیمیاباران دوای 10 ساڵ تەواوبوونی وکردنەوەی نەخۆشخانەکە ئێستاش گرفت و کەموکورتی هەیە و بەرکەوتوانی کیمیاباران سوودی لێ نابینن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.